بەڕێزیشتر پرسیارێکی بۆ نردوین دەربارەی مناڵەکەی کە ئەڵێ کوڕەکەم تەمەنی 6 ساڵە شەو تا بەیانی ئەگری ئەڵێت قاچ مێشێت. ئەمە ئاساییە هەر ئەگری خەوی لێ ناکەوێت کێشی 20 کیلوێ. دەربارەی کێشی مناڵەکەی بۆ تەمەنی 6 ساڵان کێشێکی ئاساییە، بەڵام دەربارەیەوەی کە ئەڵێ مناڵەکەم شەوان قاچ ێشێت وەکو پێشتریش ئاماژەمان پێدا مەسەلەی قاچگەرمی یا قاچێشە لە مناڵە زۆر هۆکاری هەیە. دەربارەی هۆکارەکان بەڕاستی ڕەنێسە کات نەبێ باسی هەمووی بکەین، بەڵام کەمی ئاسن و کەم خوێنی یەکێکە لە هۆکارەکان. هەندێک جار هەوکردن ئیتر هەوکردنەکە لە هەر شوێنێکی جەستە بێ یا لە جونگەکان بێ یەکێکە لە هۆکارەکان. هەندێک جاریش لە تەمەنێکی دیاریکراوە مناڵ بەس بە شەوان جار جارە قاچی دێشێت، ئەویش پێی ئەوترێ ئازاری گەشەی ئێسک، ئازاری گەشەی ئێسکەکانی مناڵەکە کەوا دەکات ئازاری بۆ دروستەوە. بەڵام لە ڕاستیە ئازاری گەشەی ئێسکی مناڵ نەخۆشیەکە کە پێویستە دڵنیابیتەوە کە مناڵەکەت نەخۆشیەکانی تری نییە، نەخۆشیە ترسناکە جەستەیەکانی نییە. اینجا ئەتوانی پێ بڵێ نەخۆشیەکە پەیوەندی بە گەشەی ئێسکەوە هەیە کە ڕاستیەمایان نەخۆشی نییە و حاڵەتێکی ئاساییە بەهۆی گەورەبوون و گەشەکردنی ئێسکەکانی مناڵەکەوە ڕوودەدات.